بەڕێزان ئەگەر لە جێی خۆتان دانیشن فەرموون. بەخێرمان کاک. بەڕێزان دانیشتەکە دەست پێکەین ئەگەر لە جێی خۆتان دانیشن. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی گەلی کوردستان، دانیشتنەکەمان دانیشتنی ئاسایی یەکەم وەرزی بەهارەی ساڵی سێیەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە دەقیقەیەک وەستان و ڕێزلێنان بۆ گیانی پاکی شەهیدان و سرودی نیشتیمانیەی ڕەقیب دەست پێکەین. فەرموون. سەروەری بۆ شەهیدان. فەرموون. ئێستاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان دەکەین بەرنامەی کاری ئەم دانیشتنە بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بورگەی یەکەم لە مادەی 16 بورگەی سێیەم لە مادەی 8 بورگەکانی یەکەم و دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەکانی 20 و مادەی 47 و 48 و بورگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 1 ئاسایی لە ساڵی سێیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێری 11 پێشنیوەڕۆ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 1/3/2021 بەم شێوەیە بێت. یەکەم، 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشینەتەوەی. دووەم، کردنەوەی خولی بەهارەی ساڵی سێیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردن لەلایەن سەرۆک پەرلەمان بە پێی حکمی بورگەی یەکەم لە مادەی 7 و بورگەی سێیەم لە مادەکانی 18 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سێیەم، وتەی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بۆنەی کردنەوەی خولی بەهارەی ساڵی سێیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. چوارەم، وتەی بەڕێزان سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمان بە بۆنەی کردنەوەی خولی بەهارەی ساڵی سێیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. پێنجەم، سوێند خواردنی پاڵێوراو بەڕێز هەڵکەوت ئەنوەر خەلیفە لە شوێنی ئەندام پەرلەمان بەڕێز ئومێد عەبدوڕەحمان حەسەن بە پێی حکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. زۆر سپاس. ئێستاش دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کار دەکەین. باوتارکە تەواوکەم دوای نقطە نیزامی کاکە. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، ئەمڕۆ 1/3/2021 یەکەمین دانیشتنی وەرزی بەهارەی ساڵی سێمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکەینەوە. ئەمڕۆ 1/3/42 ساڵ تێدەپەڕێ بەسەر کۆچی دوایی سەرکردە و ڕابەری مێژووی گەلەکەمان بارزانی نەمر. لێرەوە درود بۆ گیانی پاکی بارزانی نەمر و هەموو سەرکردە و شەهیدەکانی ڕێگای ڕزگاری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان و وڵاتەکەمان دەنێرین. ئەم ساڵ لە چەند ڕۆژی ئایندەدا 30 ساڵ تێدەپەڕێت بەسەر سەرکەوتنی ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان کە بەهۆیەوە توانرا دام و دەستگاکانی ڕژێمی بەعس لە کوردستان ڕاماڵین و زەمینە بۆ هەڵبژاردن بێنینە ئاراو ئەم پەرلەمانە و حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی حکومڕانی خۆ بەخۆی گەلەکەمانی پێپێک بهێنین. باوەڕدانەوەیەکی خێرا بەڕێزان، قۆناغ و ساڵانی کەمی پێش ڕاپەڕین سەختترین قۆناغی بەردەم بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بوون. ساڵانی شاڵاوە بەدناوەکانی ئەنفال و کیمیاباران و جینۆسایدی گەلەکەمان بوون. بەڵام نهێنی خۆڕاگری و بەرگەگرتنی ئەو سەختیانە، ئەو یەکڕیزی و پێکەوە بوونە بوو کە لە نێوان هێزەکان لە چوارچێوەی بەرەی کوردستانیدا بوو. قۆستنەوەی دەرفەت و هەلومەرجی ناوچەیی و نێودەوڵەتی و ڕایەڵەی پتەوی نێوان خەڵک و هێزەکان و متمانەی نێوان هێزەکان بوو.
مێژوش سەلماندوێتی چەند دەپا و یەکگرتوو بین دەستکەوتی زیاترمان بۆ میلەتەکەمان بەدەستێناوە. ئێستا کە 30 ساڵ تێدەپەڕێت پێویستمان بە دووبارە داڕشنەوەی کاری پێکەوەیی و چاکسازی ڕیشەی و بنەڕەتی و دروستکردنەوەی متمانە و پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستانە دوور لە گرژی و دڕدۆنگی و دێواندنی یەکتری. بەڕێزان، پارساڵ کە لە 1 سەی 2020 وەرزی بەهارەی ساڵی دووەمی خولی پێنجەممان دەست پێ کرد، سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بوو، تەنها 5 حاڵەت تۆمار کرابوو. لەو کاتەوە تا ئێستا لێکەوتە تەندروستی و ئابوووریەکانی ئەم پەتا جیهانیە بەرۆکی هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهان بەرنادات. بە ناوی پەرلەمانی کوردستانەوە سوپاس و پێزانین و دەستخۆشی زۆرمان بۆ تەواوی پزیشک و کارمەندان و هێزی مرۆیی و کەرتی تەندروستی وەزارەتە تایبەتمەندەکان دەنێرین بۆ خەبات و شەونخۆنی و خزمەتی بەرچاویان. ئێستاش کە جۆرە گۆڕاوەکەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوترە، داوا لە هاوڵاتیان دەکەین و تکایان لێ دەکەین پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتای کارکردنمانەوە لەم خولەدا سەردانی تەواوی هێز و لایەنە سیاسیەکانمان کردو و جەختمان لە بایەخی گرنگ و گەورەی پڕکردنەوەی کلێنی نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان کردوتەوە. بۆیە لێرەوە جارێکی تر ڕای دەگەێنین کە پێویستە هەوڵەکان و هەنگاوەکان چڕتر بکەینەوە بۆ ئەوەی هەنگاوە کرداریەکان لە زەمینە سازی سیاسی و تەوافقی و هەنگاوە یاساییە پێویستەکان لە ئامادەکردنەوەی لیژنەی نووسینەوەی دەستور پێک دەست پێ بکەین و بتوانین دەستورێک بۆ هەرێمەکەمان بنووسینەوە کە تیایدا زامنی پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان و لە بەرچاوگرتن و چەسپاندنی لێکجیایی نێوان دەسەڵاتەکان و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و دامەزرانی دادگای دەستوری و چەندین بابەتی دیکەی گرنگ لەخۆ بگرێ. بەڕێزان، وێرایەوەی وەکو سەرۆکایەتی پەرلەمان پێشتر هەندێک لامارمان لەسەر کار و ژمارەی یاسا و بڕیارەکان و بابەتە پەیوەندیدارەکانی پرۆسەی یاسادانان و چاودێری خستۆتە ڕوو. بە دەرفەتی دەزانین سەرنجتان بۆ ئەم داتایانی خوارەوەش ڕابکێشین. تا ئێستا لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆی گشتی ئەو پرۆژە و پێشنیازە یاسا و بڕیارانەی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە بەردەستی پەرلەمانی کوردستان بوون بریتی بوون لە 78 پێشنیاز و پرۆژە یاسا و بڕیار. لەمانەش تەنها 14یان پەسەند کراون و هەموو خۆناغە تەشریعەکانیان بڕیوە. 22 لەو پێشنیازە یاسا و بڕیارانە بەپێی پەیڕەوی ناوخۆ بەهۆی دروستکردنی بارگرانی دارایی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یان بەهۆی نەبوونی مەرجە پەیڕەویەکان و یان نەبوونی کلێنی یاسایی لەلایەن لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستانەوە ڕەتکراونەتەوە. 13 پێشنیاز یاسا و بڕیار ئاراستەی حکوومەت کراون بۆ دەربڕینی بیرروڕاو ڕەزامەندیان تا ئێستا نەهاتوەتەوە. 10 پێشنیاز یاسا و بڕیار خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و 13 پێشنیاز یاسا و بڕیار لەژێر پرۆسەی تەشریعدان و لای لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستانن. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، بێگومان ئەگەر ئاوڕێک لە پرۆسەی تەشریع بدەینەوە پرۆسەکە بە خاوی بەڕێوە دەچێت و لە ئاسویست و خواستی هیچ یەکێک لە ئێمەدا نییە. لەمڕۆ ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان بە دوواداچوونێکی وردمان بۆ ئەو بابەتە کردووە و بەپێی پەیڕەوی ناوخۆ ئەو پرۆژانەی کە لەبەر ڕۆشنایی هێڵە گشتیەکانی کارنامەی کابینەی نوێم کە لێرە دەنگی پێدراوە و پەسەند کرا و دەنگی پێدرا ژمارەیەک پرۆژە یاسا لایەن حکوومەت نێردراون بەڵام کەم بوون. ئێستاش ئەم پرۆژە یاسایانە لە قۆناغی کارلێکردنان و ئومێدمان وایە لەم وەرزە یاسادانان بنێردرێن بۆ ئەوی پەرلەمانی کوردستان کاری جدیان لەسەر بکە. لەسەر و هەمویانەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان لێرەوە داوا دەکەین و ڕژدین لەسەرەوەی هەرچی زووتر یاسای بودجەی ساڵی 2021 حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا بەپێی بە دوواداچوونەکانی لیژنەی ئابووری و دارایی و سەرۆکایەتی پەرلەمان لە قۆناغێکی باشی کۆتاییدایە و ئومێدمان وایە کە پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان لە زووترین کات بێتە پەرلەمان و ئەمە شەنگاوێکی گرنگە بێت کە لە دوای 2013 یەکەم جار دەبێت پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمان و بۆ یەکەم جاری شەوێت دۆسیەی نەوت بە وردەکاری و قەرزەکانەوە لەناو پرۆژەکە جێگیر بکرێت. خاڵی دووەم پرۆژە یاسای پەروەردەیە، پرۆژە یاسای مافەکانی پزیشک و کارمەندانی تەندروستی، پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنانی ژمارە 4، پرۆژە یاسای ئاو لە هەرێمی کوردستان، پرۆژە یاسای ڕێخستن و بەڕێوەبردنی ئالووەکان، پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کشتتوکاڵی، پرۆژە یاسای پاراستنی زەوی کشتتوکاڵ، پرۆژە یاسای تەرخانکراوی زەوی بۆ دامەزرانی پرۆژەی کشتتوکاڵی، پرۆژە یاسای دامەزراوەی دەرمان و خۆراک، پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای زانکۆ تایبەتەکان کە بە هەمانگی لەگەڵ لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان کاری لەسەرەکرێ، پرۆژە یاسای ڕێخستنەوەی سیستەمی بانقی لە هەرێمی کوردستان. بۆیە بەڕێزان داوا لە ئێوەی بەڕێز دەکەین لە لیژنە تایبەتمەندەکان کە دەست و بردی زیاتر بکەن لە ئامادەکردنی راپۆرت
لەسەر ئەو پێشنە یاسایاسانەی کە ئێستا لاتانن و لەگەڵ وەزارەت و دامەزراوەکان بە دوواداچوونی زیاتر بکەن بۆ زانینی قۆناغەکانی ناردنی ئەو پرۆژانە کە پێشتر ئاماژەمان پێکردن. خاڵێکی تری گرنگ بەڕێزان لەلایەن دەستەی دەستپاکیەوە پرۆژەیەک نێردراوە بۆ هەموارکردنی یاسای دەستەکەیان و ئێمە لەم وەرزەدا بە خوێندنەوەی یەکەمی بۆکەین و لە بەرنامەی کاردایانی. بەڕێزان یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی تری پەرلەمانی کوردستان چاودێری و بە دوواداچوونە بە پێی میکانیزمەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە سەرەتای خولی پێنجەمی پەرلەمان کە لە 6 یانزەی 2010 دەستی پێکرد. ئێمە لەپەر ئەوەی کابینەی پێنجەم تەنها لە دەی حوتی 2019 پێکات و پرسیاری پەرلەمانی لە دوای پێکێنانی کابینە نوێم ئاراستەیان کراون تا ئێستا کۆی گشتی ئەو پرسیارانەی بە پێی پەیڕەوی ناوخۆ چ بە نووسرا و چ بە زارەکی ئاراستە کراون بریتین لە 1224 پرسیار وە کۆی ئەو وەڵامانەی بۆمان هاتوونەتەوە و دراونەتەوە بە ئەندامانی بەڕێزی پەرلەمان 966 وەڵام بوون و تا ئێستا 258 پرسیار وەڵامەکانیان نەهاتوۆتەوە. لەبارەی هەماهەنگی نێوان لیژنە تایبەتمەندەکان و وەزارەتەکان ئەتوانین بیڵێین لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە چاو هەر چوار خولەکانی پێشووتر زۆرترین بەرپرس و وەزیری حکوومەت هاتوونەتە ناو کۆبوونەوەی لیژنەکان و دانیشتەکانی پەرلەمان. لە ماوەی پشووی تەشریعیشدا بەڕێزان لە دوو مانگی ڕابردوودا ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ لیژنە تایبەتمەندەکان سەردانی مەیدانیمان بۆ 15 وەزارەت هەبوو و لەگەڵ وەزیر و بریکاری وەزارەت و بەڕێوەبەرە گشتیەکان و ڕاوێژکارانی وەزارەت کۆبوونەوەی چڕوپڕمان هەبوو لەسەر ئەم تەوەرانە. یەکەم ئاستی هەمانگی و بە دوواداچوونی کاری وەزارەتەکان لەلایەن لیژنەی تایبەتمەند. دووەم ئاستی جێبەجێبوونی خاڵ و بنەماکانی کاری کارنامەی کابینی نوێم کە لە پەرلەمانی کوردستان متمانەی پێدرا. سێەم بە دوواداچوون بۆ ئاستی جێبەجێبوونی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020. چوارەم پرۆسەی چاکسازی گشتی و نێشتنی ڕۆتین لە وەزارەتەکان و بە دوواداچوون بۆ پێکهاتەکان و دامەزراوەکانی دیکەی ناو وەزارەت لە شار و شارۆچکەکانی کوردستان و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان. پێنجەم پلانی 2021 وەزارەتەکان و پێداویستی تەشریعی هەر یەک لەوانە. ئەمانە و چەندین خاڵ و پرسیار و بە دوواداچوونی دیکەی گرنگ کە لەلایەن ئێوەی بەڕێز ئەندامانی لیژنەکان لەو کۆبوونەوانە ڕوبەڕووی ئاراستەی بەرپرسانی ئەو وەزارەتانە کراون. هاوکات لەگەڵ سەردانی ئەم 15 وەزارەتە ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی لەگەڵ لیژنەی تایبەتمەند سەردانی ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی شورا دەستەی دەستپاکی و دەستەی سربەخۆی مافی مرۆڤیشمان کردووە. لەو سەردانانە بەڕێزان تەنها وەزارەتی ئاوەدانکردنەوە ماوە بڕۆین ئەویش لەبەرەوەی پێشمانگێک بوو لیژنەی ئاوەدانکردنەوە وەزیر و ستافیان بان کردبوو و وەزارەتی دارایی و پلاندانان ماوە لەگەڵ لیژنەی دارایی و ئابووریش تەنسیقمان کردو چونکەوان سەرقاڵی داڕشتنی بودجە و گفتوگۆکان بوون لەگەڵ عێراق ویسمان بزانین نەتیجەیەکە بێ اینجا لەگەڵیان کۆبوونەوەکە بکرێ و وەزارەتی سامانە سروشتیەکانیش ماوە لەگەڵ بەڕێز سەرۆکی لیژنەش هەمانگیمان کردووە کە دەرفەتێک بدەینە وەزیر لەبەرەوەی تازێ لە ئەرکەکەی خۆی لە ئایندێکی زۆر نزیک سەردانی ئەو وەزارەتانە شەکەین. بەڕێزان پەرلەمانی کوردستان بە وردی چاودێری پرۆسەی دانوستانەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق و ڕەوشی گفتوگۆکان لە نێوان پەرلەمانی عێراقی کردووە لەسەر بودجەی 2021 عێراق و پشکی هەرێمی کوردستان. پەرلەمانی کوردستان بەردەوام پشتیوانی ڕێکاری گفتوگۆ و دیالۆگ بۆ چارەسەری کێشەکان لەسەر بنەمای ماف و ئەرکە دەستوریەکان. شاندی حکوومەتی هەرێم بە سوپاسەوە بە پشوویەکی درێژەوە چەندین جار سەردانی بەغدایان کردەوە پێشتریش لە 28 دوانزەی 2020 شاندی دانوستانکار بە سەرۆکایەتی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان و ئەندامانی شاند هاتنە پەرلەمانی کوردستان. لە کۆبوونەوەیەکی چوار کاتژمێریدا لەگەڵ سەرجەم سەرۆک فراکسیۆنەکان و لیژنەکانی یاسایی و دارایی و ئابووری و وزە و سامانە سروشتیەکان ناوەڕۆکی تەواوی ئەو خاڵ و بابەتانەیان ڕوون کردەوە کە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی فیدراڵی گفتوگۆیان کردووە. ئومێد دەکەین فراکسیۆنە کوردستانیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاو هەڵوێستی بۆ ماف و شایستە دارایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان بنوێن و لە کاتی دەنگدان بەو بڕگانەی پەیوەستن بە شایستە دارایی و دەستوریەکانی گەلەکەمان یەکریزی و پێکەوەبوونی کوردستانیانە بپارێزن. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان لاتان ئاشکرایە کە لە مانگی دەی ئەمساڵ وا بڕیارە هەڵبژارنەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێ. ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داوا دەکەین کە ئەم هەڵبژارنانە دەرفەتێک بن بۆ لێک نزیککردنەوەی لایەنەکان و لانی کەم هاوئاهەنگبوون و شێوە ڕێککەوتنێکی کوردستانیانە لە نێوان سەرجەم لایەنە کوردستانیەکان هەبێت بۆ دوو ئامانج. یەکەم دروستکردنی لیستێکی هاوبەشی کوردستانی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم. دووەم پێکەوەبوونی لایەنە کوردستانیەکان بۆ هەر هاوپەیمانێتیە کە بڕیارە پێش هەڵبژارنەکان لەسەر ئاستی عێراق تۆمار بکرێ و لەگەڵ هەر قەوارە و هاوپەیمانێتیەکی دیکەی گۆڕەپانی عێراقی لەسەر بنەمای ئەوە بێ کە کێ و چۆن و بە چ میکانیزمێک
نزیکتر و ڕشترە لەسەر پاراستنی بنەماکانی دەستور و سازان و هاوسەنگی و فیدرالیەت و جێبەجێکردنی مادەی 140 بۆ ئەم مەبەستەش وەکو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی ناوچە کوردستانیەکان ڕۆژی 28/1/2021 لێرە لە پەرلەمانی کوردستان میوانداری بەرپرسی هەڵبژاردنەکانی 26 حزبی کوردستانیمان کردووە و بەڕوونی بە ناوی پەرلەمانی کوردستانەوە داوامان لێ کردوون لە ناوچە کوردستانیەکان لیستێکی ئاوبەشی نیشتیمانی کوردستانی دروست بکەن و لە ڕووی تەکنیکیەوە دەستگاکانی هەڵبژاردنی هەموو لایەک بە وردی بازنە بە بازنەی هەڵبژاردن لە ناوچە کوردستانیەکان هەڵسەنگێنن. ئەو مەترسیانەی لەسەر چەند بازنەیەک لەسەر ڕێژەی نوێنەرایەتی کوردستانیەت هەیە بە جددی وەربگرن و بتوانن پێکەوە کارێک بکەن کە ئەو مەترسیانە بڕەوێنەوە بە گیانێکی کوردستانی و نیشتمانپەروەری و زەو توانەکان لەمەدا یەک بخەن. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا زۆر بەداخەوە هەرێمی کوردستان جارێکی تر کرایەوە ئامانج بۆ تێکدانی سەقامگیری و ئارامی و ئاوەدانی و خاوکردنەوەی ڕەوڕەوەی سەقامگیری. شەوی 15/16/2 لە پلامارێکی تیرۆریستانی ترسنۆکانەدا هێرشێکی موشکی بە کاتێشای 107 ملیم کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چەند شوێنێکی ناو هەولێر. وێڕای دووبارە بە توندی ئیدانەکردنی ئەو کردەوە تیرۆریستیە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە دووپاتی هەڵوێستی خۆمان دەکەینەوە کە هەرێمی کوردستان باوەڕی بە شەڕ و ململانی تونند و تیژی نییە و نامانەوێ ببینە یان بکرێنە یان ڕاب بکێشرینە ئەو شەڕە بە وەکالەتەی ئێستا لە ناوچەکەدا هەیە. پێمان وایە هەوڵەکانی لاوازکردن و تێکدانی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان و بە ئامانجکردنی پایتەختی هەرێمی کوردستان هەوڵی نەزۆکن و ناتوانن ئەو ئامانجانە بێنەدی. بەڕێزان هەرێمی کوردستان و قەوارەکەی لە بەردەم چەندین ئاستەنگ و قەیران و کۆسبدایە لەوانەش کۆسب و ئەگەری پاشگەزبوونەوەی بەشێکی زۆری هێزی عێراقیەکانە لە بنەما دەستوریەکانی مافەکانی گەلەکەمان بەردەوامی دۆخی نەخوازرا و لە ناوچە کوردستانیەکان و سەرکردنی عملیانەی مادەی 140 پابەندەبوونی حکومەتی فیدرالی و نەناردنی شایستەدارایەکانی هەرێم سەرەڵدانەوەی داعش لە زۆرێک لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم ئاڵۆزی هاوکێشە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان و نەبوونی ئاراستەیەکی دیار لە چۆنێتی پەرەسەندنی ئەم ئاڵۆزی و هاوکێشانە ململانی و کێبەرکێ هەرێمایەتیەکان و لێکەوتەکان لەسەر ئاسایشی هەرێم بەردەوامی قەیرانی پەتای کۆرۆنا بە هەردوو دەریەوە تەندروستی و لێکەوتە ئابوووریەکانی پرشکی ململانی سەربازی نێوان هەندێک هێز و وڵاتانی ناوچەکە و بەکارێنانی چەند شوێنێکی هەرێمی کوردستان بۆ ململانەکانیان و زیانگەیاندن بە خەڵکو و هاتنە ئارای ناسەقامگیری و ڕێگری لە ئاوەدانکردنەوەی گوندەکان لە ناوچە سنووریەکان لاوازی متمانی نێوان خەڵک و لایەنەکان باوازی متمانی نێوان لایەنە سیاسیەکان و لە ئاست پێویست نەبوونی پەیوەندیەکان و دڕدۆنگی و دێواندنی یەکتری وەک پێویست بە ڕێوە نەچوونی پرۆسەکانی چاکسازی لە ئاستە جیاجیەکان و ئەو ڕێگریانەی کە بەداخەوە بەهۆی خراپی پەیوەندی هێزە سیاسیەکان بۆ پرۆسەی چاکسازی گشتگیر دروست دەبێت بە سیاسیکردن و بە چاویلکەی حزبی بینینی هەموو ڕوودا و لێکەوتەیەک کە پەیوەندی بە مافی ڕەوای خەڵک و قۆسنەوەی بۆ ئیستیسماری سیاسی و حزبی لەسەر حسابی مافی ڕاستەقینەی خەڵکی بەشمەینەتە بەمەش نەک کێشەکان چارەسەر ناکرێن مەودای گەیشتن بە چارەسەر و بەهێزکردنی دامەزراوەکان لەسەر بنەمای حکومڕانیەکی باشتر و شەفافیەت و خەڵکمیحوەری و پرەنسیپی جیای نێوان دەسەڵاتەکان دوورتر دەخاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئومێد و تکامان لە ئێوەی بەڕێز و خۆشەویست و سەرجەم فراکسیۆنە بەڕێزەکان و ئەندامانی سربەخۆی پەرلەمانی کوردستان ئەوەیە ئەم سێ وەرزی یاسادانانەی لە بەردەم ئەم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ماوە وەک هاوڕێ و هاوپیشە بەدەر لە ڕنگ و بەرژەوەندی حیزبی بەدەر لە گەرمکردنی حەملەی پێشوەختی هەڵبژاردنەکانی عێراق و کوردستان ڕۆحی کاری پەرلەمانی و پەیڕەوی و کاری پێکەوەی و زمان و ڕەفتارمان بەرمەبنای ئاکاری پەرلەمانی قوڵتر بکەینەوە یەکتریمان بە جیاوازیەکانمانەوە قبوڵتر بێ ئەندامان و فراکسیۆنەکانی دەسەڵات ئەندامان و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن هەموو تەواوکەری یەکترین کەسمان لە وڵاتێکی دیکە و بۆ بەرژەوەندی دیکە لێرە نین خەمی هەمومان هەر 111 ئەندامەکەی پەرلەمان سەقامگیری کوردستان چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و سیستەمسازی و بەهێزکردنی دامەزراوەکان لێبوردەیی و باشترکردنی بژێوی هاوڵاتیان بە ڕەخساندنی دەرفەتی کار و چاکسازی ڕیشەیی لە خەرجی و داهاتەکان و فرەچەشنکردنی ئابووریە بۆیە هیوادارین هەمومان ئەزمونمان لە وەرزەکانی دیکە وەرگرتبێ و لە ئەمڕۆوە لاپەڕەیەکی نوێ لە کاری پێکەوەی پەرلەمانی هەڵبدەینەوە و ئەرکەکانمان لە چوارچێوەی دەستور و یاسا و پەیڕەودا بەرامبەر یەکتری پەیڕەو بکەین. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کاری لیژنەکان کۆڵەکەی بنەڕەتی کاری پەرلەمانیە
داوا لە هەموو لایەک دەکەین بایەخێکی زیاتر بە بەشداریتان لە کۆبوونەوەی لیژنەکان بدەن و مانەوەتان لە کۆبوونەوەی لیژنەکان و بۆ بەرهەمداری کاری لیژنە لە گفتوگۆ بە دواداچوونەکان زۆر بە پێویست دەزانین. داوا لە سەرجەم فراکسیۆنەکانیش دەکەین لێرەوە بۆ دانیشتەکانی ئایندە هەر ئاڵوگۆڕێک و ڕێخستنەوەیەکتان دەوێت لە ئەندامێتی یان لە دەستەی سەرۆکایەتی لیژنەکان بە پاکێجێک بە نووسراوێک ئاراستی دەستەی سەرۆکایەتی بکەن بۆی لە دانیشتێکی تایبەتی پەرلەمانی کوردستان ئەو ئاڵوگۆڕانێک کە پێویستن دەنگیان لەسەر بدرێ و کاریان پێ بکرێت. خاڵێکی دیکەی گرنگ بەڕێزان پابەندبوون و بەشداریتانە لەو خولو وەرکشۆپ و سیمینارانەی کە سەنتەری توێژینەوەی پەرلەمان بە هەمانگی ڕێکخرا و دامەزراوە نێودەوڵەتیەکان بۆ پەرەپێدانی زیاتری کاری پەرلەمانی ئەنجامی دەدەن. لەمڕۆ داواتان لێ دەکەین کاتێک خولێک یان وەرکشۆپێک یان سیمینارێک بەڕێوە ئەچێت بەشداری کاراتان لە کات و ساتی خۆیدا زۆر بە گرنگەزانین. لەگەڵ هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک ئێستاش دەست بە جێبەجێکردنی خاڵەکانی تری پەیڕەوی کاری پەرلەمانە. کاروان فەرمووکە. بەناوی خدای گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بە گوێرەی بەرگەی سێ لە مادەی 79 دەکەم پاڵپشت بە مادەی 56 لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992. وەکو بەڕێژتان لە وتارەکەتان ئاماژەتان پێدا تا ئێستا 17 پرۆژە یاسا ئاڕاستەی حکوومەت هەرێمی کوردستان کراون. ئەم 17 پرۆژە یاسایە تا ئێستا وەڵامەکانیان نهاتۆتەوە بە بیانەوەی کە تەباعی مالیان هەبووە. سەرنجتان ڕاکێشم بۆ پرۆژە یاساکان وەکو جێڕانەوەی پاشەکەوتی موچە، دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست، دەرچوانی یەکەم و زانکۆی پەیمانگاکان، بەگەڕستنەوەی کارگە لە کارکەوتوەکان. ئەمانە هەمووی دەرفەتی کاری یەکسان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڕستێنن و لە کاتێکدا بە گوێرەی مادەی 84 لە پێڕەوی ناوخۆ لە بڕگەی 21 ئێمە تەنها 21 ڕۆژمان هەیە لە لیژنەکان بۆی راپۆرتی کۆتایی لەمەڕم پرۆژانە بنووسین، بەڵام تا ئێستا لە حکوومەت وەڵام نەدراونەوە. لە کاتێکدا پرۆژە هەیە لە ساڵی 2019 لای حکوومەتە کە تەنها 3-4 ئەگەر ئیجازەم دەی بە خێرایی زۆر بە خێرایی زۆر بە خێرایی بەڕێز سەرۆکی پەرلەمان. و بەشی دووەم کۆمەڵێک چالاکوان بە گوێرەی یاسای ژمارە 21 لە ساڵی 2023 سزا دراون بە لەخۆگرتن و لە کارخستنی مادەی 156 لە یاسای ژمارە 11 ساڵی 1969. ئێمە لەگەڵەوەی کە پێمان وایە بەڕێزانە هیچ تاوانێکیان نەکردووە، پێمان وایە کە ئەم سزادانە سیاسیە و داواکارین لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە هەوڵێکی جدی بدات بۆی کە زوو بە زوو بتوانین کارێک بکەین کە ئەم ئازادی ڕادەڕین لە هەرێمی کوردستان ڕێزی لێ بگیرێت و بۆ جێڕانەوەی شکۆی ئازادی ڕادەڕین لە هەرێمی کوردستان. سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە دوو مادەی پێڕەوی مادەی 116 و 117 باس لە نووسینگەکانی پەرلەمان کراوە و هیچ میکانیزمێک بۆ دەستنیشانکردنی سەرۆکی ئەو نووسینگانە نەکراوە. بە ڕێزانتان لە سەرۆکایەتی پەرلەمان چەند فەرمانێکتان دەرکردووە بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەو نووسینگانە کە دەبوایە سەرۆکی ئەو نووسینگانە تەنها بۆ سێ لایەنەکەی دەسەڵات نەبوایە بەڵکو بۆ ئۆپۆسیۆنیش وایە، چونکە ئەم پەرلەمانە نوێنەرایەتی ئۆپۆسیۆن و دەسەڵاتیشەکە. بێجگەلەوەی لەم پێڕەوەدا لەو 5 بڕگەی ئەو دوو مادەیەدا بە هیچ شێوەیەک میکانیزمی دەستنیشانکردنی بەرپرسی نووسینگەکان دیاری نەکراوە کە دەبوایە لەسەر بنەمای ئەزمون و بڕوانامە و تەنانەت شوێنی نیشتەجێبوونیش بێ بەداخەوە زۆرێک لەو پێڕەوانە ڕەچاو نەکراوە. خاڵی دووەم کۆمەڵێک دەستە هەن وەک دەستەی مافی مرۆڤ و دەستەی دەستپاچی و دیوانی چاودێری دارایی، ئەمانە ماوەی یاسایان بەسەر چووە بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان کەم تەرخەمە لە دەستنیشانکردنی سەرۆکێکی نوێبوویان. خاڵی سێمیش پرسی ئازادیەکان، چونکە ئەوەی مەترسیە لەسەر قەوارەی هەرێم بێجگە لەو خاڵانی بەڕێزت باشت کرد وەک لە مادەی یەکەمی ئەم یاسایەدا هاتووە، لە مادەی دووەمی ئەم پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە کە ئێرە ئەبێ مەرجەعی باڵای خەڵکی کوردستان بێ. ئەویش دوو شت مەترسیە لە قەوارەی هەرێم. یەکەم گەندەڵی، دووەم بەرپرسکردنەوەی ئازادیەکان. بۆیە مشکلانی بەقسەکەی کاکاروانەکەم کە نابێ ئازادی ڕادەربڕین پاشێکەکە. زۆر سپاس بەدرێخان فەرمووکە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بە پێی مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان قسە دەکەم. خاڵ یەکەم باز لە مەسیری سێیەکەمەکەی هەرێمی کوردستان دەکەین. ئێمە و پڕاکنستوێنی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری چەند جار باسیەوەمان کرد، چەند یادداشتمان خاڵی پەیڕەویە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕاستی ئێمە چەند جار بە یادداشت ڕاستەمان کردوون، بۆیە لێرەوە داوا دەکەم وەک نوێنەری ئەو خەڵکە بەڕێز سەرۆکی پەرلەمان با خاڵەکانی تر بخەمە ڕوو. ئەگەر ئەوەی خاڵی پەیڕەوی نەبوو بەدرێخان ببوورە خاڵی پەیڕەوی نەبوو. کاک عەلی فەرموو کاک. آخر باکە خاڵی پەیڕەوی نەبوو بۆی بەڕێزان کە داوای خاڵی پەیڕەویەکەن تکاکەن بە پێی پەیڕەو بە خاڵی پەیڕەوی فەرموو. دوای دەفەتە دەمەوە. کاک عەلی فەرموو کاک. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بە پێی مادەی 2 بە پێی مادەی 66 قسەیەکەم بۆ پێی پەرلەمان بەرسین دەسەڵاتی چاودێریە. بەداخەوە ئازادی لە کوردستانە و دەربڕینی ڕاچێتە قۆناغێکی مەترسیدارەوە بە بەرچاوی هەمومانەوە پەرلەمانتارێکی عێراق بە شێوەیەکی زۆر
مافیا گەریانە لێ درێت ئەوەی کە لێی داوە ناو ناسنامە و هەموو شتێکی دیارە ئێمە تەسەورمانە کرد دەستگا ئەمنیەکان لە زووترین کاتتا دەستگیری کەن بەڵام بەداخەوە ئەگەر ئەمە بڕواتە سەر ئەمە ئاماژەیە کە بۆ ژیان و کەرامەتی کەس نەپازەوە خاڵی دووەم مادەی 66 بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشووتر چەندین جار بەپێی ئەم پێڕەوە داوای دانیشتنی پەرلەمان کراوە بۆ دۆسیە گرنگەکان کە پەیوەندی بە حیاتی خەڵکەوە هەیە پەیامەکەت گەشت ئێمە لەم وەرزە هەوڵین ئەو دانیشتانە ئەنجام بدرێ با دەست بە جێبەجێکردنی خاڵی پەرنامە ئێستا داواکەین دوای لە بینی وتاری سەرۆک فراکسیۆنەکان ئەوانی تریش وەرەگرین بەڕێزان ئێستاش دەست بە جێبەجێکردنەکەین داوا لە بەڕێزان سەرۆکی فراکسیۆنەکانەکەین دەست بە پێشکەشکردنی وتارەکانیان بکەن پێش هەموو شتێک پیرۆزبایەکی گەرم ئاراستی بەڕێز زانا مەلاخال دەکەین بۆ بوونی بە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و ئێستا دەرفەت دەدەینە سەرۆک فراکسیۆنە بەڕێزەکان وتارەکانیان پێشکەشکەن بەڵام تکاتان لێکەین ئاگاداری کات بن لە بینی 3 بۆ 5 دقیقە عنی بتوانن وتارەکانی خۆتان بخەنە ڕوو بۆی بەعەدالەت بێ فەرموو کاک 3 بۆ 5 دقیقە لە 3 دقیقە کەمتر نەبێ و لە 5 دقیقەش زیاتر نەبێ فەرموو کاک زانا کاتەکە دەستی پێکرد فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سکرتێری پەرلەمانیش کاتەگرێتەوە بەڕێزان دەی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان ئەمڕۆیەکی سێ هاوکات لەگەڵکردنەوەی وەرزی بەهارە لە ساڵی سێمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان یادی 42 ساڵەی کۆچی دوایی سەرکردەی بزافی ڕزگاری خوازی کوردستان بارزانی نەمر دەکەینەوە بەم بۆنەیەوە درود بۆ گیانی پاچی بارزانی نەمر و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان دەنێرین و سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنوێنین لە دەستپێکدا بە پێویستی دەزانین لەو بارودۆخە تەندروستیی هەرێمی کوردستان و جیهانی گرتوتەوە جارێکی دیکە دەستخۆشی و سوپاسگوزاریمان بۆ ستافی پزیشکی و کارمەندانی هێزەکانی ناوخۆ پێشمەرگە سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکان دووپات بکەینەوە و درود بۆ گیانی پاچی ئەوانەی کە لەم سەنگەرەدا گیانی خۆیان بەخشی بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بەرزنرخاندنی ڕۆلی پەرلەمانی کوردستان بە دەرچواندنی ژمارەیەک یاسا و بڕیار لە وەرزەکانی ڕابردوودا پێمان وایە کە نەمانتوانیوە وەکو پێویست بپڕژێنە سەر دەرچواندنی ئەم یاسایانەی کە پێویستن بۆ پڕکردنەوەی بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان هۆکارەکان هەرچی بن و چی بوو بن لە ڕابردوودا داوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەین هەوڵە پەیڕەویەکان سڕتر بکەنەوە بۆ ئەو ماوەیە لە بەردەستمان ماوە بۆ دەستنیشانکردنی پێویستی یاساییەکان چ ئەوانەی وەک پێویستی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە دەکرێن و چ ئەوانەی بە ئەرچی پەرلەمانی خۆمان دەزانین لە نێویاندا دەستوری هەرێمی کوردستان وەک پێویستیەکی گرنگ دەبینین و بۆ ئەم مەبەستەش داوا لە بەڕێستان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرجەم خوشک و برایانمان لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان دەکەین لە پێناوی ئەم هەنگاوە پیرۆز و نیشتیمانیەدا هەموو هەوڵەکانی خۆمان بخەینە گەڕ بۆ ئەوەی ئیدی لە هەرێمی کوردستاندا ببینە خاوەنی دەستوری خۆمان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم وەرزەی یاساداناندا وێڕای پێشکەشکردنی 7 پێشنیازی یاسا لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و 5 پێشنیازە یاسا بە هاوکاری خوشک و برایانمان لە فراکسیۆنەکانی تری پەرلەمان داوا دەکەین پەلە بکرێت لە ڕێکارە پەیڕەویەکان و لە دانیشتەکانی تری ئەم وەرزەدا بخرێنە بەرنامەی کار لە هەمان کاتدا بە پێویستی دەزانین داوا لە بەڕێستان بکەین هەنگاوی کردداری و پەیڕەوی بەهاوێژن بۆ چارەسەری پرسی سەرۆکی دەستەکانی سربەخۆی مافی مرۆڤ و دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان کە ماوەی 2 ساڵە ویلایەتی سەرۆکایەتیەکانیان تەواو بۆ تاوەکو ئێستان پرسانە یەکلایی نەکراونەتەوە و داوا لە بەڕێستان دەکەین چارەسەری گرفتی یاسایی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بکەن کە لە ڕێکەوتی 23/12/2019ەوە ماوەی یاسایی ئەم کۆمیسیۆنە تەواو بووە و پێویستە بە پێی بەرکەوتەی هەڵبژاردنەکان ئەم پرسە یەکلایی بکرێتەوە و داوا لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان دەکەین هاوکار بین بەیەکەوە بۆ ئەوەی پێکاتەیەکی تازە و تەفعیلیان بۆ دابدرێت لە ئەرچی چاودێریکردندا ئەندامانی فراکسیۆنمان بە هاوکاری خوشک و برایانمان لە فراکسیۆنەکانی تر لە لیژنە هەمیشەیەکان توانیویانە ڕۆڵی خۆیان ببین و لە هەمانجی بەردەوامدان بۆ دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان و لە نزیکەوە چاودێری هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای ژمارە 2020 چاکسازی دەکەین و پشتیوانی تەواوی ئیرادەی چاکسازی و بەردەوامیدانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە سەرجەم سێکتەرەکان بە تایبەت ڕێخستنەوەی لیستی موچەخۆران و بڕینی موچە و خانەنشینی نایاسایی و دانانی باز لەسەر کۆمپانیەکانی بواری نەوت و ئەوانەی تا ئێستا بە هەربیان و ڕێگایەک
بە دەربوون لە پێدانی باز لە هەرێمی کوردستاندا و پشتیوانی تەواوی هەوڵەکانی حکوومەت دەکەین بۆ پێکێنانی هێزی هاوبەش بۆ کۆنتڕۆلکردنی خاڵە سنووریەکان و بنبڕکردنی قاچاقچێتی و کاری نایاسایی بۆ ئەمە بەستەش داوا لە هێز و لایەنە سیاسیەکان دەکەین هاوکار و پاڵپشت بن بۆ ئەم هەنگاوە کردداری حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار لەگەڵ پرۆسەی چاکسازی و هەوڵدانی حکوومەت بۆ بەفرە سەرچاوەییکردنی داهات و بۆ بەفرە سەرچاوەییکردنی داهات بەرز دەنرخێنین کە هاوتەریب دەبێت لەگەڵ ئامادەکردنی بودجەی 2021 لە دوای 7 ساڵ لە نەبوونی یاسای بودجە لەم وەرزەدا چاوەڕوانی هاتنی ئەم پرۆژە گرنگەین کە پێمان وایە بوونی یاسای بودجە و ئیرادەی بەهێزی چاکسازی ڕیشەیی دەبێتە بژانەوەی کەرتی ئابووری و گەڕانەوەی خۆشگوزەرانی بۆ هەڵاوتیانی خۆشەویست کە لە یەکەم هەنگاودا بەجێبەجێکردنی بەڵێنی دابەشکردنی موچە لە هەر سی ڕۆژدارێکدا متمانە بەو ئیرادە بەهێزە زیاتر دەکات و مافی خەڵکی کوردستانە کە لە خزمەتیان بین و دادپەروەری بەرجەستە بکرێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر هەڕەشە لەسەر قەوارە دەستوریەکەیەتی مافە دەستوریەکانمان لەژێر هەڕەشەدایە و قوتی خەڵکی کوردستان وەک ئەنفالێکی تری دژ بە هاوڵاتیانی هەرێمەکەمان دەبینین و هیوادارین شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدرال بگەن بە ئەنجام و بۆ ئەم مەبەستەش وەک فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پشتیوانی تەواوی شاندی هەرێم دەکەین بۆ بەدەستێنانی مافە دەستوریەکانمان لە چوارچێوەی دەستوری هەمیشەیی عێراقی فیدرالدا و داوا لەسەر جەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان دەکەین ڕەچاوی قوربانیدانی ڕووبارێک خوێنی ڕۆڵەکانمان بکەن و دەست لە ناو دەست ئەم قەوارەیە بپارێزین و ئەم بارودۆخە نەخوازراوەی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم لەژێر چنجی داگیرکانی دەربهێنین و چی دیکە بەبەر چاومان خاکمان زیندە بە چاڵ و دیمۆگرافیای ناوچەکانمان نەگۆڕدرێن لە ئێستادا نزیکترین دەرفەت بۆ یەکڕێزی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە دەرفەت دەزانین کە ئەویش هەڵبژاردنەکانی ئەم ساڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدراڵە کە بڕیارە ئەنجام بدرێت کە بتوانین جارێکی دیکە دەست لە ناو دەستی یەکتر ڕیفراندۆم ئاسایەکی تر نەک تەنها سەدانەوە تووسەی خەڵکی کوردستان تەواو بوو دەستخۆش کاک زیاد فەرموو کاک حەق بۆ وەزارەیان وەختی زیاتر بە من وتمان 3 تا 5 دەی دەستخۆش کاکە زۆر سپاس کاک زیاد فەرموو کاک بۆ جارێکی تر ئینشەڵڵا کاک زیاد فەرموو کاک بەناوی خوای گەورە و میهرەبان بەرە سەرۆکی پەرلەمان بەرەزان ئەندامانی پەرلەمان سڵاوێکی گەرم وەرزی ڕابردووی یاسادانان وەرزێکی هەستیار بوو بۆ سەرجەم فراکسیۆنەکان ئێمە لە فراکسیۆنی سەرڕای گشت ئەو کێشە و قەیرانانەی کە ڕوبەڕۆی کوردستان بووەوە لە قەیرانی دارایی و پەتای کۆڤید-19 تا دەگاتە کێشە سیاسیەکان و کێشەی نێوان هەرێم و بەغا بەڵام بەردەوام بووین لە هەوڵەکانمان بۆی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکەمان ڕۆڵی گونجاو و شایستە و خۆی بژێڕێت و پەرلەمان وەکو دامەزراوەیەکی گرنگی سیستەمی سیاسی ڕۆڵی یاسادانان و چاودێری خۆی بژێڕێت بۆ ئەم وەرزەی یاسادانانیش ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند ئەرکی گرنگ و چارەنووساز لەسەر شانمانە چاوەڕوانین بە چارەسەرکردنی قەیرانەکان کە لە ئاسۆدا دەرکەوتوون ڕۆڵی گەورە بژێڕین و لەوەی کە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان بەگشتی بتوانین ژیانی سیاسی و دەسەڵاتەکان بە جۆرێک ڕێک بخرێنەوە کە چیتر زیادەڕۆیی نەکرێتە سەر دەسەڵاتەکانی پەرلەمان گشت دامەزراوەکان وەکو دامەزراوەی هەرێمی دیموکراسی و دادپەروەری دەربکەون کە لە سایەیدا هاوڵاتیانی کوردستان ژیانێکی شایستەیان هەبێت هەروەکو چاوەڕوانین بە ڕێککەوتنی نێوان حکوومەتی فێدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی بهێنرێت بە دۆخینە هەمواری ئابووری و دارایی لە کوردستان کە ماوەی 8 ساڵە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەدەستیەوە دەناڵێنن بۆتە هەرڕەشەیەکی ڕاستەقینە بۆ سەر ژیان و ئاسایشی کۆمەڵایەتی و سەقامگیری ناو خێزان بەڕێزان ئێمە لە فراکسیۆنی سەوز لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانەوە پەیوەندیمان لەگەڵ تەواوی فراکسیۆنەکانی کوردستان پەیوەندیەکی باش بووە لەسەر بنەمای خزمەتکردن و بەرگریکردن لە مافەڕەواکانی خەڵک کاری پێکەویمان لەگەڵ فراکسیۆنەکان کردووە هەڵوێستمان لە ئاس هەموو خواستەکانی خەڵک هەبووە بۆ ئەم وەرزەی نوێی یاسادانانیش خوازیارین پەیوەندی و پێکەوە کارکردن لەگەڵ تەواوی فراکسیۆنەکان پتەوتر بکەین بە مەبەستی نێشتنی هەر ستەمێک کە لە خەڵک دەکرێت بەدیهێنانی هەر خواستێک کە خەڵک هەیەی بەو پێی ئێمە هەڵبژێرداوی خەڵچین پێویستە پارێزەری ماف و بەرگریکاری خواستەکانی خەڵک بین لەبەر ڕۆشنایی ڕێکەوتنی سیاسی نێوان لایەنە سیاسی سەرەکی پێگەێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها کارنامەی ڕاگەیاندرا و پەسەندکراوی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنین یەکەم ئامانج و ئەرکی سەرشانمانە
کە کار لەسەر کاراکردنەوەی لیژنەی ئامادەکاری پرۆژەی یاسای دەستوری هەرێمی کوردستان بکەین کە خولی پێشوو کاری باشیان لەسەر کراوە. لەم خولەشدا بە لە بەچاوگرتنی پێشهات و گۆڕانکاری و پێشکەوتنەکان دەستورێکی شایستە بەگەلی کوردستان ئامادە بکەین و هەرێمی کوردستان لەو بۆشایە یاسایە دەستوری ڕزگار بکەین کە لە سەرەتاوە تاوەکو ئێستا پێوەی گرفتارە. بۆ هۆیە و مافی ئازادیەکان پێشێل دەکرێن ئەرکی ئێمە بەرگری لە دەستوری و یاسایی ڕێگە لە هەر پێشێلکاریە بگرین. دووهەم، پێویستە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی هەمەلایەنە سەرتاپاژیر جێبەجێ بکرێت، دوور بخرێتەوە لە هەڵاو جێرکردن، چونکە سەرجەم لایەنەکان کە لەسەر بنەمای و کارنامەیە بەشداری حکوومەتیان کردووە، بە تایبەتی لە بابەتی لامەرکەزی کاژێڕی و دارایی کە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک فراکسیۆن بە یەکێ لە بابەتە گرنگەکانی دەزانین بۆ بەدیهێنانی دادپەروەری نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان. سێهەم، دۆسیە ئازادیەکان دۆسەیەکی گرنگ و هەستیارە کە پێمان وایە پێویستە پەرلەمانی کوردستان دەبێ بەرگریکارێکی سەرەکی بێت لە هەموو ئازادیەکان لە کوردستان، چه ئازادی ڕادەربڕین بێ یان ئازادی تاکەکان بۆ هەڵبژاردننی هەشتێک پەیوەست بێ بە ژیانی تایبەتیان. بەداخەوە لە ماوەی ڕابردوودا پێشەلکاری بەرامبەر بە ئازادیەکان کراوە. ئێمە لە فراکسیۆنی یەکێتی داوا دەکەین لەسەر جەم فراکسیۆنە بەڕێزەکان دوور لایەندارەتی حیزبی و سیاسی سەرکۆنەی ئەم جۆرە ڕفتارانە بکەین و پارێزگاری لە ناو و ناوبانجی هەرێمی کوردستان بکەین. چوارەم، چەند پرۆژێک کە بەلامانەوە گرێن کە پەرلەمانی کوردستان هەمانجی بکا بە مەبەستی دەرچواندنی لەم وەرزەدا. ئەلیف، پرۆژه یاسای بودجێ هەرێم کە ماوەی 7 ساڵە نهاتۆتە پەرلەمانی کوردستان کە وەرزی پێشوو لە ئەولوێتی فراکسیۆنەکەمان بۆ و یاداشمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و لە ئێستاشە حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی ئامادەکردنیەتی هیوادارین لە کاتێکی نزیکا بنێرێتە پەرلەمانی کوردستان. پرۆژه یاسای خانشینی یەکگرتووی هەرێم کە ماوەی ساڵێکە لە ئەنجومەنی وەزیران قسەی لەسەر دەکەی و ومێد دەکەین کە ئێمە فشار بن بۆی ئەو پرۆژەی بێتە پەرلەمانی کوردستان. پرۆژه یاسای خانشینی ئاسایش و هێزەکانی ناوخۆ کە پێشتر فراکسیۆنەکەمان پرۆژەی بۆ پێشکەش کردووە. هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان. پێنجەم، سەبارەت بە دوواداچوونی پەرلەمانی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی چاکسازی لەسەر چاوەکانی داهات چەند بڕیارێکی دەرکردووە پێویستە کاری جدیان لەسەر بکرێ و جێبەجێ بکرێن. پێداچوونەوە بە گرێبەستە نەوتەکان، پێداچوونەوە بە گرێبەست و چاکسازی لە خاڵە سنووریەکان، جێبەجێکردنی یاسای ژمارە 2 ساڵی 2020 بە تایبەتی مادەی 13 سەبارەت بەکردنەوەی ژماری بانکی بۆ موچەخۆرانی فەرمانبەران بە مەبەستی دانانی شایستە داراییەکان خەشکرا و خەش نەکراوەکان بە تایبەتی مەسەلەی پاشەکەوتی موچە. لەم وەرزەی یاساداناندا لای فراکسیۆنەکەمان گرنگە بایەخ بەو پرۆژە یاسایانە بدەین کە تایبەتن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و چینە توێژە جیاوازەکان، بۆ نمونە وەک بامیشەییکردنی کارمەندانی گرێبەست و بیمەی تەندروستی و تا دوایی. زۆر سوپاس. کوڵستان خان فەرموو. بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە لە فراکسیۆنی گۆڕان داوای کاراترکردنی پەرلەمانی کوردستان دەکەین بە بەشداری سەرجەم فراکسیۆنە بەڕێزەکانی پەرلەمان لە پێناو نەخشەڕێگایەکی نیشتیمانی بۆ کاراکردنی ئەو یاسایانەی کە ڕۆڵیان هەیە لە خۆشگوزەرانی و پەرەپێدانی ژیانی خەڵکو و پرۆسەی سیاسی وەک دامەزراندنی ئەنجومەنی ڕاژە و کاراکردنی یاسای بەدەستهێنانی زانیاری لەسەر بنەمای بەرنامەی هەڵبژاردن و کارنامەی فراکسیۆنی گۆڕان ئەولەویەتی کارکردنمان بۆ ئەم وەرزەی یاسادانان بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و قاچاقچێتی و چارەسەر و بە دوواداچوونی کێشەکانی خەڵکی کوردستان بە تایبەت مەسەلەی موچە و بژێوی خەڵکی کوردستان و دەرچواندنی ئەو یاسانەی کە دەبنە هۆی چارەسەر و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافکردنی داهات و بە نیشتیمانیکردنی هێزە چەکدارەکان و بایەخدان بە کەرتەکانی پەروەردە و تەندروستی و وەبەرهێنان و بەگشتداچوونەوەی گەندەڵی بە دامەزراوەیکردنی پەیوەندیەکانی هەرێم و دەوروبەر و بەغدا، چاکسازی گشتگیر و هەمەلایەنە لە بواری ئابووری سەربازی یاسایی کارگێڕی، پاراستنی فەرهەنگ و زمانی کوردی و فەراهەمکردنی مافی ئازادی ڕادەربڕین و سەروەری یاسا. لەم پێناوەدا لەم وەرزە نوێی کاری پەرلەماندا کار دەکەین بۆ پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایانە.
یەکەم پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە بە شێوازێک کە دەستەبەری شەفافیت بکات لە داهاتی ناوخۆ و نەوت و گرێبەستەکان و خاڵە سنووریەکان و هەروەها چۆنێتی خەرجەکان و دەستەبەرکردنی موچەی موچەخۆران و بە موچە نەدراوەکانی شەو کۆتایی هێنان بە لێبڕینی موچە. دووهەم هەمواری یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هەوڵدان بۆ یەکخستنەوە و بە دامەزراوەیکردنی هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش. سێهەم هەمواری یاسای داواکاری گشتی ئەنجومەنی دادوەری لە پێناو سەروەربوونی یاسا و پاراستنی مافی ئازادیە گشتیەکان بە تایبەتی ئازادی ڕادەربڕین. هەمواری یاسای وەبەرهێنان لە کوردستان بە مەبەستی سوودمەندبوونی خەڵکی کەم دەرامەت و بە گوژاچوونەوەی گەندەڵی و داگیرکاری کە لەم بوارێدا ڕێژەکەی زۆرە. پێنجەم پڕکردنەوەی ئەو بۆشایە یاسانی کە بۆ دەستە بەسەربەخۆکانی مافی مرۆڤ، کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان، دیوانی چاودێری دارایی، دەستەی دەستپاکی لە پێناو بەهێزکردنی ڕۆڵی چاودێری پەرلەمان. شەشەم گوشارخستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی سندوقی کوردستان بۆ داهاتی نەوتی و گازیەکان لە پێناو جێبەجێکردنی یاساکانی پەرلەمانی کوردستان و شەفافیت لە داهاتی نەودا و بۆ ئەم مەبەستە لە 2015ەوە یاساکە دەرچووە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. حوتەم دروستکردنی دەستەی دانوستانکار لە نێوان هەرێم و بەغدا لە پێناو بەدامەزراویکردنی گفتوگۆکان و بە مەرجەعیبوونی پەرلەمانی کوردستان لەو گفتوگۆیانە وەک لە کارنامەی حکوومەت و ڕێکەوتنەکان داهاتووە. هەشتەم پەسەندکردنی یاسایەک بۆ پاراستنی بەرهەمە ناخۆییەکان. لە کۆتاییدا داوا دەکەین پەرلەمانی کوردستان هاوکات لەگەڵ دەرچواندن و پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایانەدا ئەولەویەتی پەرلەمانی کوردستان نووسینەوە و پەسەندکردنی دەستور و هەمواری ئەو یاسایانە بێ کە هەڵگری ڕەهەندی نیشتیمانین و ئازادیە گشتیەکان مسۆگەر دەکەن. سپاس. سپاس. پێش کاک عەبدولستار مامۆستا بووبەکر لەسەر بابەتی نووسینگەکان بەڕێزاند ئەمانەی ڕوونکردنەوەیەک بێن وەکو دەستەی سەرۆکایەتی ڕاستە لەناو پەیڕەو هیچ میکانیزمێک دەستنیشان نەکراوە هەم سەرۆکایەتی هەم فراکسیۆنە بەڕێزەکان بۆ ئێمە داوامان لە هەموو فراکسیۆنەکان کردووە گفتوگۆ لەناو خۆیان بکەن هەر ڕێکەوتنێک هەر جۆرە تەفاهومێک لەناو خۆیان ناکەن لەسەر سەرۆکی نووسینگە بێت جێگری سەرۆکی نووسینگە بێ ئایا بەپێی ئەوەی لە کام شار کێ توانیوێتی زۆرترین دەنگ بێنێ ئەوە بەرپرس بێ دانیشتووی ئەوە بێ هەر میکانیزمش هاداواتان لێکەین فراکسیۆنە بەڕێزەکان گفتوگۆیەک لەناو خۆتان بکەن هەر میکانیزمێک ڕێگەکەون و لەسەر ئێمە و میکانیزمە جێبەجێەکەین کە عەبدولستار فەرموو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەلامی خوای گەورە سەر هەموو لایەک بێ. دیدگای فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بۆ خولی بەهارەی گرێدانی یاسای ساڵی 2021 لە پێناو پێشکەشکردنی باشترین ئادای پەرلەمانی بۆ خولی بەهارەی گرێدانی یاسادانان ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ئەولوێتی کارەکان بەم شێوە ڕیز دەکەین. یەک گوزەرانی خەڵک دۆخی گوزەرانی هاوڵاتیان لە خراپترین ئازدایە بۆیە یاسایەکمان پێویستە بۆ کواڵیتی خۆراک و بەرهەمی ناوخۆیی و هاوردەکان، یاسایەک بۆ دۆخی تەندروستی و دەرمان، یاسایەک بۆ کەمکردنەوەی کرێ و کرێ نشینی لە هەرێم و لە هەمان کادا ناسارکردنی حکوومەت بە پێدانی موسە لە کاتی خۆی و بەبێ لێبڕین لە هەر مانجێکدا. دوو مافەکانی مرۆڤ مافەکانی مرۆڤ لە قەیرانی قوڵدا لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری خەڵک هەیە لەسەر کۆمنت بانکراوە و گیراوە. یاسایەکمان پێویستە بۆ پاراستنی مافەکانی منداڵ هەرزەکاران و بۆ هەمواری یاسای ڕۆژنامەگەری و بۆ جێبەجێکردنی ئازادبوونی بەمەرج بۆ سەرجەم سزادراوان بەبێ جیاوازی. سێ هەموارکردنەوەی یاسای دەسەڵاتی دادوەری یاسایەکی نوێ و بۆ دەستگای داواکاری گشتی کە بەداخەوە بەشێکی دەسەڵاتی دادوەری سربەخۆی خۆی لەدەست داوە. بۆیە داوا لە دادگای پێداچوونەوە دەکەین بە تایبەت بۆ کەیسی ئەم دوایی سزادراوانی ئازادی ڕادەربڕین پێداچوونەوەی جدی بکرێ و ئەو بەڕێزانە ئازاد بکرێن و دادگاییەک دوور لە هەموو سانسۆرێک. چوار هەمواری یاسای بەرهێنان و گونجاندنی لەگەڵ قۆناغەکانی ئێستادا. پێنج ئەم دامەزراوەیە کە پەرلەمانی کوردستانە تا ئێستا خاوەنی یاسای سربەخۆی خۆی نییە. پێویستە یاسایەکە بێت کە تایبەت بێ بە پەرلەمان هەروەها یاسایەکی تایبەت بە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. شەش دەستە سربەخۆکانی هەرێم
چواریان سەر بە پەرلەمانن سەرۆکەکانیان ماوایان بەسەر چووە پێویستە کەسی نوێیان بۆ هەڵبژێدرێت بە شێوەیەک هێزە کاریگەریەکان پێگەکانیان پارێزراو بێت هەروەها یاسای دامەزراوەکانیان هەموار بکرێتەوە ڕۆڵی چاودێریان بە پێی یاسا زیاد و کاریگەر بکرێت. حوت یاسای بودجەی هەرێم ئەگەر یاسای بودجەی هەرێم نەبێت و سەرجەم داهاتەکانی هەرێم شەفاف نەبێت و گرێبەستەکانی نەوت داڕشتنەوەی بۆ نەکرێت و سیستەمی بانک و جوڵەی پارە کۆنتترۆل نەکرێت و ئەو باز و خەرازەی کە زۆرە ئێستا لەسەر هاوڵاتیان زیاد کراوە وەردەگیرێ و نەخرێتەوە خزمەت هاوڵاتیان ئەگەر هەموو ئەمانە نەکرێ قسەکردن لە چاکسازی دۆخی ئێستادا هیچ لە بارودۆخ و ژیانی خەڵک ناگۆڕێ هەرێک لەمانە بکرێتە ئەولوێتی کاری پەرلەمانی و حکوومەتی پێوە پابند بکرێت. هەشت یاسایەکمان پێویستە کە دۆخی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بپارێزێت پەرلەمانتار لەم خوڵی ڕابردوودا پەرلەمار درراوە و هێز سوکایەتی پێکراوە نابێ بەڕاستی سەرۆکایەتی بەڕێزیش ڕۆڵی تەماشاکار ببینێ بەڵکو پێویستە بەلانی کەم بەرگری لە ئەندامەکانی خۆی بکە. نۆ یاسایەکمان بۆ کار پێویستە کە گونجاو بێت لەگەڵ ئەم سەرخەدا بە شێوەیەک پاراستنی ماف لە کار و دەرفەتی هەبوونی کار و پاراسی سارەنووسیان دوای کۆتایی تەمەن لەخۆ بگرێت. بڕیارێکی پەرلەمانیمان پێویستە کە سەرجەم کۆمپانیان نیشتیمانی و بیانیەکان پابند بکات کە کرێکار و هێزی کاریان 170 لە هاوڵاتی کوردستانی بێت. 11 دامەزانی سەیەکەمەکان لە سەرجەم زانکۆ پەیمانگاکان مافێکی یاساییە دەبێت حکومەت جێبەجێ بکە ئەوە چەندین جارە داوا دەکرێ و بڕیاریش درراوە بەڵام بەداخۆتا یاسا جێبەجێ نەکراوە. 12 سەرجەم فەرمانبەر و مامەسایانی گرێبەست بکرێت بە هەمیشەی بە پێی پرەنسیپی یاسایی. پرۆژە یاسایەکمان لەبارەی پارێزبەندی مامۆستا و ڕێبەرە پەروەردیەکان پێشکەش کردووە بۆ پاراستنی شکۆی مامۆستا کە بەداخەوە ئەویش کەوتۆتە بەر هەڕەشە. 13 دەرچوانی زانستە ئیسلامیەکان لە هەردوو ڕەگەزی نێر و مێ بە شێوەی گرێبەست دابمەزرێن کە ئەوانیش ستەمیان لێکراوە تا ئێستا. 14 حکومەت پابند بکرێت کە سەرجەم ئەو مزگەوتانەی کە پێویستە وتاری هەینیان هەبێت و وتارخۆینیان نییە بۆیان دابنرێت ئەوانیش کە 1500 خۆبەخشیان هەیە بکرێن بە گرێبەست پشتگیری دەرچوونی یاسایەک دەکەین تایبەت بە ڕێخستنەوەی وەقفەکان لە وەزارەتی ئەوقاف کە کێشە زۆری تێدایە ئاگادارین. 15 یاسایەکمان پێویستە بۆ چارەنووسی کوردانی تاراوگە. 16 یاسای ماو و ئیمتیازاتی شەهیدان هەموار بکرێتەوە و تێدا مافی زیاتر بە خانەوادە و سوکاری شەهیدان بدرێت. وەختیشمان دایت کاک تۆ شێرکۆ فەرموو زۆر سپاس مامۆستا. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێزان دامانی پەرلەمانی کوردستان سڵاوی خۆی گەورەتان لێبێ. استراتیجی کاری فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ وەرزی نوێ لەم خاڵانەیە و لەم تەوەرانەیە خۆی ئەبینێتەوە کە هیوادارین پەرلەمانی کوردستان بە ئەو پەڕیکاراییەوە بتوانین هەمومان پێکەوە ڕوویەکی گەشی پەرلەمانی کوردستان بخینە ڕوو و کارابوونی پەرلەمانی کوردستان جارێکی تر بگەڕینەوە بۆی کە ڕۆڵی سەرەکی لە حکومڕانی هەرێمی کوردستانە ببینێتەوە. بەم بۆنەیەوە و هەر لە ئەم یادەیە کە ئەمڕۆ یادی مامۆستایانە ئێمە پیرۆزبایی خۆمان ئاراستەی مامۆسایانی کوردستانەکەین و پشتیوانی خۆمان بۆ تەواوی مافەڕەوەکانیان ڕائگەیەنین وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە داکۆچی کارێکی سەرسەخت بین بۆ مافەکانیان. بەڕێزان پرسی ئازادی ڕادەربڕین و بەرتەسکردنەوەی ئازادیەکان قوبوڵ نەکراوە و پێویستی بە پێداچوونەوە هەیە و مووقفی جدی و هەڵوێستی جدی ئەوێ لە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بێگومان پێشێلکاری دەستوری و پێشێلکاری یاسایی ڕوون ڕووی داوە و پێشێلکاری مافی مرۆڤی بەڕوونی تیا بەرجەسە کراوە کە پێویستە ڕاست بکرێتەوە و نابێت لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە بەڕاستی بەردەوام بێ. استراتیجێکی تر مەسلەی مەترسی تعریب و تعریبکردن لەو ناوچە کوردستانیانی کە لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن کە ئەمە بەڕاستی سەری هەڵداوەتەوە و کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر شەرعیەتی ئەو نەتەوانەی کە وەتابەتی نەتەوەی کورد لەو ناوچانە پێویستی بە هەڵوێستی جدی هەیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هەروەها مەسلەی بوجە کە بەڕاستی کەلێنێکی گەورەیە
بە نایاساییبوونی داهات و خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 7 ساڵی ڕابردووە وای کردووە کە بێمتمانەیی بە بوجە و بە داهات و بە خەرجی ئەم هەرێمی کوردستانە دروست ببێ و دەرگایەکی گەورە بۆ گەندەڵی و بۆ بەلاڕێدابردنی سەرۆت و سامانی هەرێمی کوردستان و بۆ ناڕوونی و ناشەفافیت لە ئیدارەدانی داهاتی ئەم هەرێمی کوردستانە بێتە دی ئەمەش پێویستی بەوەیە کە پەرلەمانی کوردستان ئەمە قبول نەکە و بە زووترین کات یاسای بوجە ئاڕاستەی پەرلەمانی کوردستان بکرێ و بە هەماهەنگی و تەنسیق لەگەڵ ڕێکەوتنەکان لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی کە چۆن لە عێراقدا بۆ 3 ساڵ بوجە دائەنرێ هەرێمی کوردستانیش لەڕێی پەرلەمانەکەیەوە بوجەیەکی پاک و دروست دابڕێژێ. باسێکی تر کە دەرچۆیەکەمەکانە و مامۆستایانی وانەبێژە کە بەڕاستی ئەوە بۆتە گرێچۆرەیەکی زۆر مەترسیدار کەوای کردووە کە مەسیری ئەو بەڕێزانە دیار نەبێت کە مافی خۆیانە دابمەزرێن و مافیان بۆ بگەڕێتەوە. مەسلەی سامانی سروشتی و بەتایبەتی کواڵەتی بنزین و ئەو نەخۆشیە مەترسیدارانەی کە بڵاوێکاتەوە ئەو گۆڕەپانانەی کە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان بە پشتیوانی کەسانی دەستڕۆیشت و بەردەوامن لەوەی کە شتێک بفرۆشنەوە بە هاوڵاتیان کە هەموو شتێکە بەس بنزین نییە سەرەتان و شێرپەنجە بڵاوەکاتەوە مەترسی گەورەی دروست کردووە پێویستی بە هەڵوێستی جددیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. پرسی دەستور پرسێکی زۆر گرنگ و سەرەکیە کە پێویستە هەروەکو بەڵێن ماداوە بە گەلی کوردستان کە پەرلەمانی کوردستان لە ڕێی پەرلەمانی کوردستان و دەستور لەم وەرزەیە و لەم خولەی پەرلەمانە بێتە دی. پێویستی بە هەڵوێستی جددی هەمومانە کە دەستورێکی دروست بۆ ئەم هەرێمی کوردستانە بهێنینە دی و بەڵێنەکەشمان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنینە دی. بەڕێزان سەرنجی هەموو لایەک ڕاکێشم بۆ داڕمانێکی زۆر مەترسیدار لە ڕووی ڕەوشتیەوە کە تووشی کۆمەڵگەی هەرێمی کوردستان بووە و گەیشتۆتە ئاستێکی وە کە لە میدیاکانەوە بە ئاشکرا بانگهێشت ئەکرێ بۆ ئەو داڕمانە ڕەوشتیە کە بەڕاستی لای ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بە مەترسیدارتری ئەزانین لە هێرش و مەترسیەکانی داعش و تیرۆریستان و تەنانەت گەندەڵیە ئابوووریەکانیش و بێگومان داڕمانی سیاسی بوو بەمای ئەوەی کە داڕمانی ئابووریش دروست بێ و داڕمانی ئەخلاقیشی ئێستا هاتۆتە سەر کە پێویستی بە هەڵوێستێکی جددی نیشتیمانیە لە هەموو لایەکەوە بۆیە پێویستە بە هەمومانەوە پێکەوە ئەو بەها ئەخلاقیانە زیندوو بکەینەوە کە کۆمەڵگەی کوردستان پێی ناسراوە و کۆمەڵگەمان بپارێزین لەو دیاردە دزیەوە. بۆیە ئەو یاسایانەی کە بە جددی کارمان لەسەر کردو بەردەوام کاری لەسەرەکەین لەم وەرزە نوێشدا یاسای کارەکە ڕزگارکردنی کرێکارانە ئەوانەی کە کارەکەن لە کەرتی تایبەتە بۆ نەفەوتاندنی هەرکومەتەکانیان. زۆر سپاس. زۆر سپاس. کاکتۆر کازم فەرمووکە.